سڵاو بە خۆشحاڵیەوە ئەم شەویش قەدەری پێکەوەبوونمان ڕێکەوت بۆ شەوێکی تری مانگی پیرۆزی ڕەمەزان. مژاری ئەم شەومان بابەتێکە کە ڕۆژانە بەرهەر هەمومانەکەوێت و بە جۆرێک لە جۆرەکان بەشێکمان لەو کەسانین کە بێزارکەری ئەم بابەتین، ئەم مژارەین و بەشێکیشمان ئەو کەسانین کە هۆکاری بێزار یانی کەسە بێزارکەرەکەی. بابەتی بەکارهێنانی مۆبایل، یعنی ئەم مۆبایلی کە بەدەست هەمومانەوەیە ژیانی زۆر خێرا کردووە و پەیوەندیەکانی زۆر زۆر خێراتر کردووە بە سەدان جار لە پێشووتر و بە پێچەوانەشەوە ینی بێزاریەکانیشی سەد بارە کردووە. یعنی ئەم مۆبایلە پێویستی بۆیە تۆی بەکارهێنەر سەعات چەند بۆچی تەلەفۆنەکەی وەکە ئیشێکی گرنگێ بە منە چەند تەلەفۆنەکەی و ئەگەر ئیشەکە و گرنگ نییە چۆن تەلەفۆنەکەی. یعنی ئێستا لە باشوور سیمکارتێک هاتووە، سیمکارتی فری، یعنی قوربانگیان برای ئەزیزم خوشکی ئەزیزم، یعنی سیمکارتەکە و فریە پارە زۆر سەرف ناکا، خۆگوێی من فری نییە، بەڕاستی خۆ زمانی خۆ فری نییە. و ئەو بابەتی کە ئەتوێ بیگەینی بە کەسێک کە نزیکتە فەرقی هەیە لەوەی کە چۆنچۆنی ئەیگەینی بە کەسێک کە نزیکە نییە. تەلەفۆن چۆنچۆنی بۆ مامۆسایەکی ئاینیەکەی، پەیوەندیکردن لەگەڵ مامۆسایەکی ئاینیە فەرقی هەیە لە پەیوەندیکردن لەگەڵ هاوسەرەکەتا بەڕاستی. جا بۆیە بە بابەتێکی گرنگمان زانی کە قسە و باسی لەسەر بکەین ئەم شەو و لەوە شەو دەست پێ یەکەم. هەڵبەتە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مۆبایل نەبووە، بەڵام بۆ ئەو سەردەمەش بابەتی لە دەرگایان سنووری بۆ دانراوە. یعنی بۆ هەر موسڵمانێک بۆی هەیە کە ئەچێ بۆ ماڵی برای موسڵمانێکی خوشکی موسڵمانێکی سێ جار لە دەرگا بە، ئیتر مافی چوارەمی نییە و ئەتوانێ و ماڵە جێبێڵێ و کاتێکی تر بێتەوە. بەڵام تۆ سەیرەکەی لە یەکی شەوە 15 تەلەفۆنێ بۆوەکە. با بچینە بابەتەکەەوە هەتا لەسەری قسە بکەین هەریەت ئەڵێ چی خانی. وەڵام منێژم گرنگترین خاڵ لە ژیانی بەشەرا پەیوەندی گرتنە. هەر پەیوەندیەک سێ کەسی واتیە، سێ چتی واتیە: ئەوەی کە پەیوەندیەکە ئەکات، ئەوەی کە پەیوەندی پێوەکرێت و بابەتێکە بۆی پەیوەندیەکەی. ئەگەر نێزیکون بەدەم پەیوەندیەکەن و ڕەحەت قسەکەکەن و لەسەر بابەتەکە کە دوورون ڕەنگە نامە بنووسن، قەدیم نامە نووسرێت گرافکریا. کەرەسەیەکمان هەست بۆ پەیوەندی، کەرەسەکە ئەسڵی چتەکە نییە، پەیوەندیەکە ئەسڵی چتەکەس، پەیوەندیەکەش خۆی گرنگ نییە، هۆکاری پەیوەندیەکە گرنگە. من ئەڕۆمە ئەم شارە هەزاران کەسم پێگەی ئەدەین بەلایەکە پەیوەندیان تەکە ناکەم، چون نە ئەوەن کە مخاتەبی منون، نە ئەوەن کە ئیشەکەی من لای ئەوان بڕوە، ئەبێ بە ئەندازەی ئیشەکە و پەیوەندی بکەیت. ئیسا کەرەسەیەکی زۆر ئاسان بۆ پەیوەندی دروست کریا. ئەوسا گەرەک وایە کەسێکی خۆشەویست ببینیە ئەبێ سەفەرێک بکردایە سیارەنەوە بێ بە قاچ بڕوایی، چون زەحمەتی زۆر تەکێشا دیار و خۆشەویستەکە چەندێ خۆشەویستە، بۆیە ئەو نەکاتی بۆ دانی. ئێستا وەسیلەیەکیان دروست کرد کاورا لە ناوی جێگەکەی و تەکی گەورەترین خۆشەویست یا گەورەترین کەسایەتی وڵاتەکەی ئەتوانێت پەیوەندی بکە و هیچ جوڵەیەکیش نەکات، بەڵام بەرانبەرەکە لە ڕووی دەنگ ئەزانێ بە خەفتیوی خەریکە قسەی تکاکات، لە جێگەکە دەنگ هاتووەزانێ لەسەر ئاوا خەریکە قسەی تکاکە، لە ملچەملکی دەمیا ئەزانێ خەریکە شتێکە خوارد قسەکە، لە جێگەیەکی گشتیا دەنگی ئەوانە بیسی ئەزانە خەریکە قسەیەکی محرەمانەی بووە کە هەزاران کەس وانە لایە دیارە محرەمانەبوونی شتەکە ناپارێزێ. یعنی ئەم کەرەسە تازە دروست کریاە، ئاسانیەکی زۆری دروست کرد وەلی عیبی ئینسانەکانی خستە سەدەر. بۆچی عیبی ئینسانەکەی خستە سەدەر؟ تۆ پەیوەندی کرە بەڕێز بۆ کارێک، بۆچی کارەکە گم بووە لە ناوی پەیوەندیەکە، 2 سەعاتە قسەکەی خاڵە ئەسڵیەکە لە بیر چووە. بۆچی کاتی پەیوەندیکردنەکە کاتی کارەکە نییە؟ ئەگەر ئیدارەس کاتی ئیداری جەرەز بکە، ئەگەر خزمتم کاتی خزمایەتی، ئەگەر مامۆسایەکی ئاینیم کاتی نوێژ کاتی وەختێک، سەعاتی 2 شەو کەوتە سە بیر و پەیوەندی بکەی. ئاخر 2 شەو نەگەوە دکتۆر هەر هەندێک مستەڵاح هەیە مامۆسا. تەلەفۆنەکە لەکوێی؟
ئەخکاکە تۆ ئیشە لە کوێبوونی من چیە ینی وەڵام من زۆر جار لێمە پرسن لە کوێ ێژم تۆ کێی واگەرەکتە بزانی من لە کوێم گەرەکتە بم کوژی وە نییە من حتا بۆ شۆخیش خێزان مەپرسێ لێم لە کوێ ێژم ئامە ناوی کۆشەکانمە ئەی برا ئام نیە ناوی پێڵاوەکانی هێژە پێڵاوەکە وا لە کوێژم وان ناوی سیارەکە یا ئەڵێ چی هەیە چی نییە ئەخوەرە چی هەیە پێی بڵیت و چیش نییە پێی بڵی زۆرە کاکاکە بۆ یەکانە ئەبێ ئەقلانیەتی ئەم شتە بێت تۆ ئەگەر خەیاتی ئەبێ بزانی لە چرخی خەیاتێکە کەڵکوەرگری جلێکی پێ بدووری ئەگەر دکتۆری ئەبێ بزانی چۆن دەرمان بدەی بەیەکی ئەگەر موبایل دریا بە دەستی کەسێکۆ ئێستا وای پێاتە موبایلەکەەوە دەستی کەسەکەەوە بایی 20 کلاس قسەکەی وا ئەیکا بەو موبایلە باشترنە قسەکەی بایی 10 دینار قیمەتی نییە تۆ بزانە ئەم کەرەسە بۆ قسە دروست کردیا نەقسە بۆم کەرەسە گوڵ بۆ گوڵدانە یا گوڵدان بۆ گوڵە تۆ بزانم ئاستی خۆت بردەسە ئاستی قیمەتی موبایلەکە ئاستی قیمەتی بەرانبەرەکە ئاستی پەیامەکە ئەگەر ئەمانە کەسێک بەرچاو بکە ئازانێ وەختێ بە موبایل قسەکەی ئەبێ حرمەتی ئەو کەسەوە هالەو بردۆ حرمەتی ئەم کەسانەوان لە چواردەورتا حرمەتی خۆ بە شێوە دەربڕینی بەیانەکە ئەدەبیاتی قسە ئینسانە ناسێژە ئینسان واوەبانی زوانی باشە دکتۆرەمە لە چۆ فێرمی پرسیارەکە تۆزێک مەجازیە یانی شتێکی ئەوەیە بەڵام لە چۆ فێربینەمە ئێمە ئەشی ئاوا بیر بکەینەوە کەسە بەرانبەرم وێسیا خەریکم قسەی تکاکەم ئەگەر من تەکی تۆی بەڕێزا قسە بکەم ئەکرێ بە هەڵاژیان قسە بکەم تەکی تۆ نەخێ ئەکرێ وەختێکانەتەکی تو قسەکەم لە ناوی حمام و قسە تکا بکەم نەخێ عقلی ئینسان نەزانێ لە خوشەی ئاوەکە ئەمە هالێک کوێوە بۆ یەکانە ئەمە پەیوەندیەکە باوکودایک لە ماڵەوە فێریە بن وەختێکانە باوکێک تەکی مناڵەکەی قسەکە مناڵەکە بە هەڵاژیان جوای باوکیاتۆ لە هەموو وڵاتێکا تۆ هەر خۆیێژم بەڕاستی وەختێ بە موبایل ئیشەکەی کەس پێی وتێ پێ کاک دەرونگیان بە موبایل ئیشەکەی بەرز قسە مەکە خەڵکوانەوە چواردەورتە تۆ تەکی خێزان تا دانشی تەکی برایەک تا تەکی خوشکێکتا لە ڕستورانێکا دانشی ئەبێ قسە تا ئاستی گوێی ئەوێ ئەگەر دەنگی کەسێک بەرزتر و لە ئاستی گوێی بەرانبەرەکە گومان بکە لە ئەقلیا لە تەندروستی گوێچکەی چون تۆ قسە بۆ ئەمەکەی نە بۆ ڕستورانەکە ئەو وەختە من و تۆ قسەوە یەکۆکەین یا قسە بۆ یەکتریەکەین ئەگەر قسەوە یەکۆکەین ئەبێ ڕێک پەیوەندیەکە ڕێکی کەسایەتیمانیوە لێر قسە بۆ یەکتریەکەین من ئەوە وامەی لە ما پێوێژمی ئەسڵەن تۆ لە بەرچاو ناکەم گرنگەوەسە قسە بە یەکۆ بکەین لەسەر ئامانجێک بیکەین و ئەو مەحرەمانە بوونی قسەی چە بپارێزین موبایل ئیشەکەی ئاسان کردوێ هەزاران عیبی تریازی ئیسا موبایلەکان سمارت بوون ئەوسا تەلەفۆن و بەس ئیسا دەنگی کابرایش تۆمارەکە من بینیومە نمونەیەکە بۆ بێژم کابرا موبایلەکەی خۆی نەوە کێشێکی خێزانی بۆ کاری ماڵی خۆیانی بووە دۆستێکی لێواسە تێ تخوا موبایلتە دەیتە من جەرەسێکی پێ بکەم و تێ بڵێ موبایلەکەی دا پێی ڕێکۆردی بووە ئەم شتێکی خێزانیا قسەی کرێت شتێکی مەحرەمانەی بینی خۆیانیان وتە بۆیە مەجبورووە بە تەلەفۆن دوای ئەو چووە دەنگەکەی بەڵاو کردەوە کابرا مەجبور بووە شەڕێکی گەورە کەوتە سە خێزانی و ئیسا هەنە دادگا بۆ یەکانە زۆر وریابین لە موبایلە ئێمە کەسایەتیمان تۆمارەکرێت من ێژم بە هەر کەسێک گرێکی بێژە کێم ێژم ئادەی بێڵە من مخاتەبەکانی ئەوانەی وا جەرەس بۆ کردن 5 کەسی یەکەم من پێیشان بدە ئەو 5 کەسە زۆرترین جەرەسیان بۆکەی ئەوە تۆن تۆ کەسایەتی وە لێوە بۆ موبایلەکەمان گمەوە ڕنگمانە بزرکێ لەبەر پارەکەیە بۆ کودەکەی نادەین بە هیچ کەسێ تۆ کەسایەتی هەوردە ڕژاندتە سنای موبایلەکە کەسێ لەو لاتۆ لە سیارەیەکە موبایلەکە کاتۆ سەرمەکە ناوی موبایلەکەیە هەروە حەقنیە لە دەلاقی ماڵی کەسێکۆ سەر بۆیتە ناو ئەگەر کەسێک کەس جەرەسی کرد ئەگەر عقل بێڕوانی دەنگیانت نەبێت تۆ هەڵپسە پێ دوور برە لیان باگوێ پیانۆ نەوێ ینی هەزاران شتی واتە ئەبێ گولستان و بوستانی سعدی بخوێنی تا ئادابی سوحبەت یا بوری ئادابی سوحبەتی یاگرت بە موبایل قسە بکەی تەکی معشوقەکە تا قسە بکەیت لە کۆڵانە تەکی پیرەپیاوێکا قسە بکەیت تەکی گەنجێکە من ئەبینم کاورا لە ناوی موبایلە قسەکە گوڵەکەم چۆنی گوڵەکەم چۆنی لەو لایەژم کێو ئەڕوانم تەکی کەسێکا قسەی کردێت دوو هێندەی خۆیە تەمەنی هەسە گوڵەکەم چۆنی ئاخر ماڵی ئاوا بێ عەقڵوا لێکێت تۆ چۆن واکەیتە بۆ یەکانە شتەکان زۆرە حەزەکەم مامۆستایانیش لەسەری قسە بکەن دەستخۆش مامۆسا نمونەی چاکە پێ و نمونونەکانی شێخۆشە حەزەکەم باسی بکەی پێش نمونونەکانی تۆ لەگەڵ دکتۆرا قساکەم دکتۆر کۆدەکە و چیە و کۆدەکە چێ بۆ نادوزرێتەوە كرو من تلفوني دكتور محيدين خانيتكم اوات 10 جار برسيفي نادي من 10 جار جي الواتسابي لي دايا برسيف نادي من امسري جلسه قسا كما توانم جواب دمو
من ده ئەی جارە بۆ لێ بۆ دەتم دەجارە و لە بەرنامە ینی من ده جارە لێ دەدەم بەرسیوی نادێ ده جاراژ واتسئاپ لێ دەگەرم بەرسیوی نادێ ئەمە بیست ئەزنها لێ بگەرم لە ڤایبەر وێجە ئێستا ئەوە یەک موسیبەتی مەوێژ ئەوە یەکش موسیبەتە من حەز دەکەم ئەو بمەساج بگەێنمەتە باش ده جارە تەلەفۆنی ئەو ئینسان دەکێ ئەو ئینسان مەشغولیە نا بەرسیوی تەلەفۆن نادێ حەز دەکەی یەکسەر واتسئاپیژی لێ بدێ واتسئاپیژی بەرسێڤ نادێ وێ هەرێ فێسبوک بەرسیوی نادێ وێ هەرێ ڤایبەر داویدا چییە مەسەلە وەکی مامۆستای ئاینی وەڵی مامۆستا من ژنی خوا تەلاقدا خۆکە تەلاقدایە بۆم کێشە منینە مشکلێ منینە ینی دەتکارێت سەبری بکێ ئەوە موسیبەتێکی گەلێکی مەزن کە تێ ناو جڤاکی مەدە مخابن موضوعي آداب موضوعي أخلاق موضوعي جوجرتي جوتن اتيكيت ما وك مسلمان بيخنبري خو محمد عليه الصلاة والسلام فير دبن تدس بيكي برنامج خدا تحديثك بيخنبر عليه الصلاة والسلام تاني زمان شون تعامل لقل خلقي دهاتا كرن اگر مروفك شو مالكي والدرجه خس جارك ددو سسي برسفا تندا وغيره مادام برسفا تندا ديمك او انسان كاريوي هيا قالك جارا اف انسان مشغوله قالك جارا اف انسان نمشغوله مزاجنينا او انسان نبشره او انسان نآلة يعني او انسان بشره قدراتي وي امكاناتي وي ذهني نحازره برسفا تبدي د اصول فتوى ده بوما دبيجن تشينا بمروفي مفتي فتوى بدي وحالتك وي نفسي هيا جبرقو وقتك وحالتك وي نفسي هبي آثاري وي حالتها نفسي ويل ويفت ويبكي أو إنسان تلفون جارة يكم برسي مشغول بركي دنگ نكر جارة دوام الرقم ما يذكر جارة سيم قراري خمن دا برسي فيتا نادم جي مصدر كشي جي مصدر من برسي فيتا ندى الدكتور خاني من تلفوني دورين كريا برسي في منادي كاب خلا خب تلفوني خليخة آفرين كانت تحقيقها شرطايا واتشيا يعني او مصيبتك زور مظنه بيخنبر عليه الصلاه والسلام جارك كابراكي صحابي او دعوي خوارن كريا او سي نفرن بريده نفرك دي شاف بيخنبر عليه الصلاه والسلام كريا معزومي جهكيا لقال واتشوا بيخنبر عليه الصلاه والسلام وقت يقول هشنا مالي او صحابي جرى قوتي او باذني مهاتيا او ما نخوستي وري تو خداني قراري اگر حز دك درباس بي برا درباس بي اگر حز ناكي ما بيج مهرة كاكا من برسيفي او كابرا نادا بوچه تتلو اجبار انسانا كي دي دكي قو من احراج بكي نقو يا جاري ويا الدكتور من تلفون بو توكم قسە لەگەڵ تۆکەم ئەڵێمەوە دکتۆر خانی ژێ قسە لەگەڵ بکە واوا راستي بركي من يعني ونيا حزناكم ونيا حزنكي لموبايلي من قسە لەگەڵ بركي من مستعد بركي كيشكي من قال الدكتور خاني يا مثلا او قسەی کە تۆ کردی زۆر تاوە تۆ تەلەفۆن بۆ منەکەی جواب نایەمەوە تەلەفۆن بۆکەی ئەو تەلەفۆنم بۆ کات دکتۆر کە جوابێمەوە عیب ناکەی جوابی من نایێتەوە جوابی بنروج ده مش يعني راستي بو من زحمت جيتي جو ازهر نمونكي جنروج بينم يا ازهر نمونكي اوروبا بينم يعني من ما وك ما مستكي ايني بدا خواد زماني بيخنبرد عليه الصلاه والسلام موبايل واتساب ينبون يعني باش لنروج ساعات نهي شاف نابي تلفوني كسيبكي نو حتى ده حقي تهيا اجر مسلكي ضروري هبه يا مردن بي يا مسلكي ضروري بيشتي ساعات ده تشتكي ضروري نما مردن هيا تلفوني خستخاني بك ايش تب منيا مردن جينا نعجله يا او مري عجله يعني تشاوم بي يعني او مري انتظاري تتكي قوت تشبكي يعني حتى او مري تلفوني خستخاني بخوي ان راجنا او مري خصنا ثلاجه ده نصاغه جلطي لدايا تلفوني خستخانه بك دكتور من شبكم بوينا يعني من بوي شبكم يعني من دكتور مو من اقل لو بيجي جرى دعابك زور كسي هيا ما مصطفى جاسم بركي زور نموني او بويرنجي بيني ساعات يكي شاف ساعات دوي شاف ساعات شاري صبحي تلفوني تتكي خير ما مصطفى من هاوج رمضان ولا منيتي خولينا اني ولا نزانم شون شيبو هر صال بابتي روجي بو خلكي دوباره دكن منالا اجبر كريا منالا حافظ كريا وهيك كابرا حافظين كريا ينجي مشكلة وي هي القل خزاني وي طلاقي دايا كاكو مشكلة تبرت مزنة الجمن نمزنة يعني تجني خوا خزاني خوا طلاق دايا بو من او نم مسلكي كيشكي مزنة صبري بك حتى بياني راستي او مسلي اتيكيت وآداب واخلاق ضرورية ما فير ببن
يعني بيغمبر عليه الصلاة والسلام شونك نما أجر من متأكدم يعني نقو من ادعائك حاشا لسر بيغمبر عليه الصلاة والسلام دكم ولكن وقت جو مسيرتي بيغمبر عليه الصلاة والسلام ما يزدكن من متأكدم أجر موبايل زمني بيغمبر عليه الصلاة والسلام هابا وبو مبدهان حديث سر اتيكيت واخلاق واداب شون تعاملي بكن وقت يقول بيغمبر عليه الصلاه والسلام بو خيزاني خوا دايكا مسلمانه صفيه حصدك السر او هسباسوار بي خوا جيرت ديني او اتيكيتا ندبيجن افراد بري بياوا او اخلاقي بيغمبر عليه الصلاه والسلام وقت يقول ما حرمت دقر اتيكيتي بيغمبر عليه الصلاة والسلام دي بيجي هر تشتكي جو قنجي بك صدقة بك خدان أجري حتى أو ما تبيجن لقمة دي باري حتى باري خوارني تقوت بك دافي خزانة خدا أوات خدان خير وأجري أوات اتيكيتا بوش متين وقت مروفك مسلمان مديار دكنش خلكيرا ما إنساننا هوفن جيزة دتر ألو كاك دورن تازناس كرم كم تناس نكر آفرين متى ناس نكر دراس شلون تناس نكر يعني هذا نجي من ناس نكر لخو بايبوي كاك إنساني هاتية الدرجة بيغمبر عليه الصلاة والسلام خستية قوتية أو كيا قوتية منم يعني منم كيا يعني منم أنا يعني أو كيا يعني من الناصم يعني زور كسيجي هيا فيسبوك كاكا من هفالتي فيسبوك برا من هفالي من فيسبوك والله متنا ناصم 5000 كس هفالي مسر فيسبوك هيا 7000 إنسان هيا سر فيسبوك كدكتور خاني صدو حفتي حشتي هزار متابعيني ويني هاي سر فيسبوك يعني خلاص هفالي مسر فيسبوك يبو هفالي من صميمي حميمي جرك من دنجي تناصبكم وجرك تبو من خوش بوش وسينوري نبي والله بكاكاو وانا أخلاقه دسخوش نموني شاكله ودس طبعا من اگر باسی نمونه بکەم هزاران نمونەمان لە بەردەستای ئێمە لەوانەیە جەنابی سەیدا لە بەرەوەی لە وڵاتی بپرسم ئەم باسی ئەوە بوویمە بیکەین بە بەرنامەیەک زۆر گرنگە ئەم بابەتە یعنی من خوتبەی جومعەیشم لەسەر داوە سەراحەت ئەمە بابەتێکە زۆر پێویستە تەوعیەی لەسەر بدرێ پیاوانی خاوەن ڕۆشنبیری پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ خەڵکی فێر کردو چۆن بدا لە دەرگا خوا ئاەتی لە قورئاندا بەزەنەوە فەرمێ یا ئەیها الذین آمنوا ليستأذنكم الذين ملكت أيمانكم والذين لم يبلغوا الحلم 3 مرات من قبل صلاة الفجر وحين تضعون ثيابكم من الظهيرة ومن بعد صلاة العشاء فالمي لو كاتانا حتى من الله نابالغ كان جبال خوان نكنا مالا استئذان بكن روجي كان صحابي دايلة درقاي مالي إمام عمر سيجار دايلة درقا والروي إمام عمر درسي لك الروي تيبي ورا بو كيو الروي اشتي تيبي غنبر صلى الله عليه وسلم فرميت يركسي سيجار دايلة درقاي نيكرو باب الروي تيبي القم بونيري قبلناكم أما راسني أم قسمنا بيستوا شو قرية صحابي كي لوزيتي بيستوت أنا بيغمي خصر ما يفرميتيان تيباله إمام عمر فرمي أفرم ما هو ما نزانيوه يعني حتى بيغمبر صلاة والسلام يقول سبب فير يعني كرو شون بدن لدرجة كان يتشاور ريب كان شيب كان معنا قشتي أتكيتي تعامل كردمان لقل يكتري جا من بيشو باس نمونا كان كم حزة كم أو براو خوش كبريزاني أجر نمونيك شان باس كرا يعني يوم بس مانوانية قليان ليه بكين يعني بس مانوانية إخوان خاص بيان شكينين يعني هيج مرامك مانية نمونيك بو چاکسازی نمونة يرين بو أوي چاکسازی بكين لأم بابته براسي إسا بابتي موبايل هر كسيك بيره هر زلامك أجر هيج بيشيكي نبت تانية عائلة وخيزان ومنالي خويه هبك كوملك سرقالي والتزامات وكوملك هاتينات وانا قصيتي هبكا جاري ويا لقلها وسري خويتي جاري ويا لقل منالا كاينتي جاري ويا كيشي خيزانية جاري ويا لميوانية يعني 1 مليار وكاري بو يجواب نداتو جاري موبايلك إلى شوني كدانا يعني من جاري وابو كسيك تلفون بموبايل قصي لقل ماكرو لو واتساب دو زلامك لو واتساب ولا دروي ولا تلفوني بو من كرو دو جار لكاتي قصيك كي ترايا دو جار كريوتي كمن جواب نادموا هتاكو موبايلكم تلفونكم تاوبوا ناميكي صوتي بو مناردون وسيتي تو هر ملانيت يترجارك يتر من توبه ملا نازن مو توشن بلوك كرت يعني بو من اما كما كان خالك وميدا كم خلقاني تايبت لسرما يعني براسي أركي ميديا كاركانا أركي ماموساي آينية أركي أوانا كوار روشن بيريا دانا خلق فير بكن كتشون تلفونكن چند برسيارك همو كسيك بيويست لسر خود بو أوي بزاني آياتو خاون أتكيتي لتلفونا لموبايلا يك روش بس سيري تلفونا كانت كبزان امرو چند تلفونت كروه چند برسياري لخودك أم تلفونانت بو كيه كردوه كيه أوي بوت كرت كيه زور گرنگا جاري واحد من كسر تلفون بو منك أي شيء منيا يعني مثلا بون من تلفون كم بو في تري بريساري
نەخۆشی ناوسکێشی لێ بکە معقولە من تەلەفۆنێکم بۆ هاتووە جارێکیان ئافرەتێک ئەڵێ مامۆساگیان کوڕەکەم ماتۆڕێکم بۆی کڕیوە ئەلەم سەتوتەکان ماتۆڕێکمان بۆی کڕیوە بەیانیان سلف لێدا ئیش ناکە ئیبن لای فیتەر چاکێکێنەوە بەیانە سلف لێدا ئیش ناکە تم تیاڵە وەڵا بزان هۆکاری چیە وتم بۆ تاتێکیان من فیتەری ماتۆڕم خوا شاهید وتم بۆ من فیتەری ماتۆڕم نەوەڵاڵێ بزان چاو لێمیدا نازانم چی یعنی بەڕاستی ئەمە جۆرێکە لە ئەبێ بزانی بۆ کی ئەیکەی بۆ ئەیکەی چۆنە شێوازی مەسەئیسە شێوازی قسەکردنەکە شێوازی پەیوەندیەکە خوڵ کۆکەیتەوە ینی شتەکە چۆن ئەبێ بزانی چەندێک دوو دێربی بڕێتەوە بەڵێ شێوازی پرسیارەکە چییە بە چ شێوازێکەکەی یەکێکی تر لە خاڵەکان چی ئەپرسی پرسیاری چ شتێکەکەی ئیسە مەسەلەن بۆ نمونە زەلامی وا هەیە بابەتێک تەڕحەکە ڕەئی لەگەڵ یان نییە خۆی پرسیارەکە لە من ئەوێ من بڵێم وایە بڵێ وایە جاربای لەگەڵ ژنەکەی شەڕێکی بووە پرسیاری لە منەکە جوابەکەی منی بەدڵ نییە چۆن وایە مامۆسا ئەی چۆن مناقەشت لەگەڵەکە چۆن پرسیاری چی ئەەکەی ئایا ئەو پرسیارە ئەو یانی مەسە جاربایە کەسێک تەلەفۆن بۆ منەکە کێشەی میراتێکی ئاڵۆزە یعنی بدانیشی بە قەڵەم بۆی حلکەی من جاربایە سارە لێ خوڕم ئەمە زۆر گرنگە بزانی پرسیاری چ شتێکەکەی هەموو شتێک خۆ بە تەلەفۆن ناکرێ ئەمجا یەکێکی تر لە پرسیارەکان پرسیارکە کەی تەلەفۆنەکەی کاتی تەلەفۆنەکان کێ من نمونەی کاتی تەلەفۆنەکان نمونەی سیرم لە بەردەسایە یعنی جاری وا بووە سەعات یەکی شەو ئالەم ماوایە کەسێک سەعات یەکی شەو چەند جار تەلەفۆنی بۆ من کردبوو بەیانی هەڵسیان بۆ نوێژی بیانی طبعا جاران دام ناخە جارە بۆ هەڵمیان ساندۆ لە خەو جاران بەڵام ئیسە مۆبایلەکەم بێدەنگەکەم هەڵەسم بەیانی تەلەفۆنم بۆی کردەوە سێرەکەمەوە جەنابی خەوتووە ئەڵم کاکە فەرموو برا خێرە سەعات یەکی شەو تەلەفۆن بۆ منەکەی وەڵام مامۆسا ئەوە تەلاقم خواردووە لە خێزانەکەم ئەی کاکە تەلاق خوارد لە خێزانەکەن بۆ یەکی شەو تەلەفۆن بۆ منەکەی داخل لاوەشەی پێویستی پێ بێ نەنە تێبکەیە ئەوەش هەیە ئەو شتانەیش هەیە بە هەر حاڵ یا مەسەلەن بۆ نمونە سەعات 2:30 شەو کەسێک ڕۆژێکیان شەو بوو بەلە بانگی بەیانی هەڵسام سێرەکەم کەسێک پێش ئەوە بە نیو سەعاتێک 2:30 شەو تەلەفۆنی من سەعات 3 هەڵسیام دیارە شەو زوو خەوتوم سەعات 3 هەڵسیام ئەوە سێر مۆبایلەکەم سێرەکەم یەکێک 2:30 شەو چەند جارێ تەلەفۆنی بۆم کردو سێرەکەم کێشەی داواکردنی خوشکێکی هاتووە برایەکی ڕازی نەبوو هەنی وەکەی پێویستە 2:30 شەو تەلەفۆنی سوێن بەخوا 2:30 شەو حتا ئەوە تا بڵاوم کردەوە لە فەیسبووکە گەرەی سەری فەیسبووکەکەم بکە بەس ڕسمی کاتەکەم بڵاو کرد سەعات 2:30 شەو تەلەفۆنی بۆ من کردووە بۆم کردوتەوە هەڵی گرتووە لەسەر وحدەی خۆمیش وەڵام من کێشەیەکمانەیە خوشکم داواکارە تۆ براکەم ڕازی نییە یعنی بۆچی کاکە چ پەیوەندی بن سەعات 2:30 شەو تەلەفۆن بۆ من بۆەکەی یا مەسەلەن بۆ نمونە شەوێکیانە و کاتانە مۆبایلم بێدەنگ ناکرد سەعات 3 شەو تەلەفۆنێکم بۆ هات وەڵاڵم گرت سەعات چەند بانگی بەیانیەدا 5 شتێک تر بزانن نیوەی شەوەی نیوەی دوای نیوەیش دووسەیەکی شەوە هەڵمیانسان لە خەوت تەلەفۆنەکەم هەڵگرتم فەرموو وتی مامۆساگیان سەلامەت و عەزیزم تو پرسیارێکم تم فەرموو وتی مردوو لە قەبرا گوێی لە دەنگی زیندووە یا گوێی لێ نییە وتم کاکە ئەوە سەعات چەندە برا سەعات 3 شەو وەڵام من لە خەوتوم کاکە ئەو کەی وەختە وەڵام مامۆسا ئێمە جەنازەیەکمانی لە مزگەوت دانیشتووە مناقەشەوەمان نەکرێت مەیسە پرسیار لە مامۆساکە معقولە کاکە ئەمە پێڵێن چی یعنی ئێمە سەرڕایە وەکو زەلامێک ئێمە باوکین مناڵمان هەیە عایلە و خێزان و ئیلتیزاماتمان هەیە باشە ئێمە سەرڕای ئەمە من لە مەعەد دەرسمەیە لە مەدرسە سەرپەرشتیاری پەروەردەییم مەلای مزگەوتم حوجرەی فەقێم هەیە کێشەی خەڵکی دێ بۆ مزگەوت دانیشم لە دوای عەسرانجاری وایە عایلەیەک هاتوون کێشانێ دانیشتم لەگەڵیان زەلامی وایە لەسەر 15 تەلەفۆن بۆ منەکە کاک دەنون من ڕۆژی وایە هاتووم سەیری لیستی تەلەفۆنەکانم کردووە بە مەداری مانگێک متابعەم کردووە 90 تا 160 تەلەفۆنم بۆ تێ لە ڕۆژێکە یەک ڕۆژ لە بینی 90 تا 160 تەلەفۆن نمونەکی تەلەفۆنی سەیدادا هەیە من حەز دەکەم سەیدا شانی تە بکێ ناوێکی تەقەیدی کردی 160 قاس 200 ئەوەیش باسەکەم دەست خۆشبیر متێنایەوە ئەوە ژمارەکەی پیشان دەدەم بۆ ڕازگۆییم ینی بۆی بزانی کە ئەمەی پێت ئەڵێم دروستم نەکردووە نیوەڕۆیەکیانی ڕەمەزان بوو خەوت بووم مۆبایلەکەم داخست قفڵم کرد کەسێک 213 جار تەلەفۆنی بۆ من کردووە چەندێک 113 بزانم بە 113 جار عەفوم کەوە سەوم کرد 130 ئەوەتانێ
113 جار تەلەفۆنی بۆ من کرد لە ماوەی 2 ساعت مۆبایلەکەم داخست طبعا طبعا ساعتەکە ژمارەکە سەیری کە ژمارە ژمارە میدیا تیلیکۆمە نووسراوە نووسیوتە 113 تەلەفۆن 113 یعنی تەلەفۆن بۆ سیڤ کردووە ناوەکەی بەوە ناویم خەزم کرد بۆچی خەزم کرد نووسیمە 113 تەلەفۆن ئەم 113 تەلەفۆنە کە مۆبایلەکەم داخست نامم بۆ دێتەوە 2 ساعت دامخستۆ 2 ساعت چەند دقەیە 120 دقەیە 113 جار یعنی هەموو دقەیە جارێ تەلەفۆنی کرۆ تەلەفۆنی کرۆ داخرەوە هەم کردوێتوێ یعنی 2 ساعت لەسەر ئەم میدیا تیلیکۆمی قەدیم بوو 2 ساعت بە بێوەستان کردوێتی وتێتی داخرەوە هەم کردوێتی هەموو تێ داخرەوە هەم کردوێتی یعنی تۆ بیر کەرەوە 100 بخوا ئەی بۆچی بوو بۆ کردەوە تەلەفۆنەکە ڕقمەکەیم خەزن کرد دوای عەسر تەلەفۆنی کرد سەرەکەم پرسیارێکی بەسیتی ڕۆژوو گرتن بوو یعنی زۆر طەبیعی بوو ئەگەر هەر کاتێ بی کردای ئاسایی بوو شەوێکیان سعات 11:30 شەو من شەوان زووە خەوم 11:30 شەو تەلەفۆنێکم بۆ هات هەڵم گرت کەسێک تەلەفۆن کردێ بە زوانی لای خۆمان بە کەلاری ئەڵێ مامۆستا کەموتربازی جایزە کۆتربازی وتم کاکە خەڵک بەیانیان سعات 9 پرسیاری کۆتربازیەکە کۆترەڵە سعات 11 شەوە کاکیزەکەی وەڵام ئازە دەمەتەقەیەکەین برادران 11:30 شەو تەلەفۆن بۆ مەبەستم چییە کاک دەستێ خۆش بێ نمونونەکانی زۆر زۆر گرنگترینیان با ئەمە تەواو بکەم ئینشاڵڵا باش کاکە من لە 90 تا 160 تەلەفۆنم بۆ دێ تەلەفۆنی وایە یەکێک لە پرسیارەکان چەند دقە قساکەی تۆ لەگەڵ کەسێکا قساکەی 100 تەلەفۆنی بووە تو کاکە وادانە من 100 تەلەفۆنم بۆ دێ والله هی وایە 54 دقە قسەی کردووە هی وایە ساعات و نیوێ قسەی کردووە هی وایە 40 دقە قساکە هی وایە 35 دقە قسە هی وایە 25 دقە بەس 5 دقە بە 3 دقە بە 2 دقە 5 دقە بەس خەوە گێڕێتەوە خەوێکم بینی لە خەوما تارێکە دای عەرزالی فیلمێکی ترسناک باسەکان 25 دقە یعنی من دامناوتم کاکە ئەگەر ڕۆژی 100 تەلەفۆنم بۆ بێ 3 دقە قسە بکەن 300 دقە 5 ساعاتە یعنی 5 ساعت لە کاتی من بەس بۆ جوابدانەوە تەلەفۆن ئەی چەندێکی بۆ دەرسی فەقێکانم ئەی چەندێکی بۆ ئیسراحەتی خەوم ئەی چەندێکی بۆ خێزان و مناڵەکەم ئەی چەندێک بۆ باوک و دایکم لە ضمنی ئەمانە زەلامی وایە تەلەفۆنی کرۆ مۆبایلەکەم داخستووە تەلەفۆنی کرۆ بە دایکم ئەوە بۆ مەلاجاسم جواب ناداتەوە دایکم تەلەفۆنی کرۆ بۆ خێزانم وتێتی وەڵای خەوتووە بۆ خێزان بۆ ماڵی خەزوورمیان کردووە چون دایان لە دەرگای ماڵی خەزوورم وتیانە تەلەفۆن کەن بۆ مەلاجاسم با جوابمان داتوو خوا خراپتر نایە طبعا ئەمێ هەر وەکو ئەوە نییە ناوبڕێکی بەرنامەکە من باران ینی ئەتوانم بڵێ مێچێک لە هەرە ڕەحمەتە هەرە جوانەکانی خوا بارانە بەڕاستی جا قەدەری ئەم بەرنامەیەش زۆر کەوتینەوەی کە باران ببارێ ماشەڵڵا زۆر جوانە بارێگەر یەکێک لە مسەوەرەکان یەک تۆزیمان بۆ وەرگێ بۆ بینی قسەکانی من خراپ نییە تۆ تێ بڵێ چی تەلەفۆن زەنگە ئیتر زۆر ئیزعاجمەکەیشم کەس مناڵەکانیژن مامۆستا کارم هاپێت یعنی هەر ڕقەمێ ناناسم زەنگەدا ێژە کارم هاپێ من پێم سەیرم ئەکرێ لەم بازە ڕابگەیتە هەرکێنەیەکی ناسی بێژی کارم هاپێ و نەخێر کاورا دوکانێکی دانا بۆ کاریان پێی بێ پوڵ بسێنێ من لە شەو ڕۆژە حەدیقەل 50 نەفەر وە من کاریان هاپێم یعنی من وە کوڕەکەی خۆم وەختی کارم هاپێ ڕووم نییە بێژم کوڕەکە کارم هاپێژم ئیسراحەتەکە تازە کارێتری ئەنجامدا شەکەتە باش شەکەتی دەربچێ یەکسەر ێژە کارم هاپێ دەی باشە برا هەر من پلایزێک بووم هەمە دەسی یەکێکی ترۆ بێسە با ئەو بەرمدا جابێ کارک پێم بێ ئەی برا کارک هاپێم تۆ من بانگ بکەم لە ئیشی خۆتا بێژم کارم هاپێ و عەقڵ مەزانی من کارمە مامۆسایان و نییە من دەروون ناسم ئەر ئەیادەم هەبێ لە ئەیادەکە سرە بورە و بێ کارەکە بورە من ئەیادەم بێلانی کەم 3 مانگ و پێچێت تا سرە بکەوی کەسانێتر بەر لە تۆ هاتن سەریان گرتێ ئەیادەی دەروون ناسیش ئەمڕۆ سەرەگرت بۆ 16 سەرخۆ حازرکە هەفتەی یەک جارەشە بێت و بۆیە ئەوە ئەمڕۆ بێ من جارە تا 16 هەفتەی تر ئەشێ سەرەی بۆ دانم کەسانێکە مانگێ لە مەوبەر هاتوون سەرەی هەفتەکانیان بردە تۆ تێ هەر فرێش خۆشتم بێت 16 هەفتەی تر بێرۆ یەکسەر خۆیەکا بە ژوورا و کارم پێ هەست کارەکە دەیچی هەر یە دێقە کارم پێ هەست دەیادەی فەرموویە دەق کوڕەکەم معتادە چی بکەم ئالوودە بووە قسەکە یە دەیقەس هەری دووست چرکەی چێ وەڵامەکەی 16 دانە 45 دقیقەس چۆن نەتوانم پێتی وێژم بۆ یەکانە کەمێ من وەکو مامۆسایەژێ گلەیی ناکەین ڕۆشنگەریەکەین ئەقڵی ئەم خەڵکە تۆزێک بێتۆ خۆیان
تۆ خۆڵ ڕۆژە 20 کەس بێژێ پێ کارم پێوەست قوبوڵیەکەی هەر دایکی خۆ و باوکی خۆ کە تۆیان بەخێو کردێ تۆ لە ژیانی منە چی کردوێ چی کردووە بۆ من تۆ ئەزانی من بە چه هەژاری خەڵک ناڵێ ساگر جووی لەم قسانەی تۆ بێ خەڵک ناڵێ مەسەلەن ئەی تەلەفۆن بۆ چییە بۆ نەبێ ئەوە عەرزەکەم با تۆزێ بچینە خوارد باش تۆ نایەژیوە من بزانم لەم من ئیسا 54 ساڵ تەمەنمە لەم 54 ساڵە یەک دانە تیکە نادەمی من یا مناڵی من تا هەلانیکەم قەرزار وم جواو بوومەوە ئەی بۆ لەم پەڕی ئێران بۆ ئەو پەڕی ئێران لە پەیجەکە یەکە ژمارەی دکتۆرم بداتێ 20 نەفەر پێدا و پەلێ بۆچی زاتمان نییە ژمارە تەلیفۆنێترمان بێ من هەر دوو دانە پەیج کە ئێستا لە کوردستانە خەڵکەی بینن 320,000 کەسی واتیا پەیجی منن هەر لە یەک لە سەدیان یەک لە هەزاریان کورە یەک لە 10,000یان لە ڕۆژەکە ئیشی بێەوە من ئیشەکەیکی لەو ئیشانە نییە بە دەقەیەک بچوات بێژێ پێم چەند شەمەس بێژم دوو شەمەس ێژێ پێم ژنەکەم تەلاق قسێنێ چۆن نێڵم تەلاق بسێنی ئەشێ بپرسم لێ هۆکار چییە بۆیە ئەمانە تۆزێ ورد بووینەوە ئەمیشە ئەقلانیەتێکی گەرەکە ئەمە ڕەوشی خۆی هەست تۆ تماشای ژیانی ئەم خەڵکە بکە یانی یەکی وەکو من و مامۆسا جاسم وەکی ئەم مامۆسایانە تێن منەتە نەنە سەرمان بەخوا من وتاری تۆ گوێلێرم یعنی هەر کەسێ لەم بازاڕا وتاری هێمە گوێلێرە هێمە داغمانەوە ئەو یا ئەو دایەوە هێمە دەیتر منەت بۆ ناتە سرم من داومە پێت بەبێ بەرانبەر و بە هەزاران زەحمەت چووم 40 ساڵی ڕێک لە عمری من لە ناوی کتێواتەوە بۆ بەخوا چلی چی 54 ساڵ مەشەشی لێلاوە نا 48 ساڵ عمرم لە کتێواتەوە بووە تا بتوانم دوو کەلیمە قسە بکەم بەکار بێت ئامادەم کرۆ و بە تۆمار و بە هەزار بە بەختی بە ئامە خۆتەوێنی هاتە سەبەری دەستی تۆ تێ منەتە ناتە سەرم من گوێم وردێ لە تۆ ئەشێ تێبرا باش زەنگە بۆ دەن 1 و 2 3 وەکو مامۆساوتی برا منی ژیانمە زەنگ لە زەنگێترام هەمە محازرە هەمە کلاسە خەوتوم منیش تەکی ژنەکەما شەڕم کردێ ناتوانم جواب بدەمەوە پشتسەری نایژم هەمیشە جنێ و پێدا خۆ بە چیە زانی جوای من نادەیت و دەی برا من ئیجازەم هەست تۆ بۆ ئیجازە هەست تەقی دەرگای من بێ منیش ئیجازەم هەست دەرگای خۆم نەکەم تەقداینەکەی تۆ ئەش ڕێی سوعالی هەست دێتی بکەم بۆ هاتی تەقی دەرگای منێ ئەو ناسم کارم هەست پێ قەرز واوە لام و من هەموو ماڵی خۆمە ئیجازە مەز دەرگا بۆ باوکیچم نەکەم و شرایطم مەحرەمانەز ناتوانم دکتۆر ئەگەر یەک هینم بکەیت باسی و کرد حتا دکتۆر ئێمە سەقافەی ئەوەشمان نییە ینی ڕۆشنبیری ئەوەمان نییە هەندێک بابەت هەیە بابەتی نووسینە یعنی کابرا سەیرەکەی حتا کە چاتێک لەگەڵ بۆ تۆکە بۆ پەیجەکە و یا بۆ مۆبایلەکە و سڵاو ئەنتەرێک باشیت ئەنتەرێکی تر نازانم ئەوە کارم پێێتە ئەنتەرێکی تر ئەو بۆ جواب نە ینی ئەکرێ لە بری ئەمە بە پەرەگرافێکی جوان کێشەکە و بنووسی سڵاو کاک دەروون سڵاو دکتۆر من کێشێکی ئاوام هەیە وەکو تۆ باسیەکەی کاکە کێشەی وەرە سەمانەیە لای جەنابتە لای چێ لای چێ نییە کە تۆ ئەوەنەی مەشغوڵیە بێ خوێنیتەوە بۆیە نووسیتەوە کاکە بەخواوە کێشەی من نییە تەلەفۆن کە بۆ دکتۆرخانی بڕۆ بۆ لای دکتۆری دەرونی بڕۆ بۆ لای پارێزەرێک یعنی خەڵک تااقەتی ئەوەشی نیە ئێستا فێری ڤۆیسیش بۆر بە ڤۆی زەینێرێ داتەگرێت بە ڤۆیس مەمنونین ڕاستی یعنی من عفو کە مقاطعی دکتۆری شەکەم جاری وایە بە خەڵکەڵێن ڤۆیزێک بەجێ بێڵە بەڵام جاری وایە پێڵی ڤۆیزێک جێبێڵە دە ڤۆیس جێتە لە هەرێکی 15 دقەیە دە 150 دقەیە کاکە چەندێکی دانیشم بەس گوێ لە تۆ بگرم دوایی چەندێکی جواب دەمەوە چی بڵێم یعنی کاک دەڕۆن من کەسەکە زەنگم بۆدا بە هەزار زەحمەت هەموو تەڵەکانم بۆ ناتۆ ئەمگری دوایی ژم باشە زەنگی بۆ دەمەوە زەنگی بۆ دەمەوە چی ئەو جواب ناداتەوە دوایی قەرەتر زەنگی بۆ دەمەوە ئەم جارەکە زەنگە دەژێ بۆ خشە نەم پەرژەیە بۆیە جوابتم نەدا ئەی دەی برا منیش وەکی تۆ منیش بە شەرم نام پەرژێ بۆیە جوای تۆم نەداسۆ ئەم هەموو خەڵکە بۆ تۆمارەکەی لەسەری من بمگری تا جواب بدەمەوە بەشێکی تر با لە مۆبایل ئەگەر بێژم من زۆر کات زەنگم بۆ دەن وڵا لە ئوروپاوە هاتم لە کوێوە هاتم دەی بەخێر بێ وڵا هاتم وێنەیەکە تەکابورم ئەشێ لە دانشگا بێمە دەروێنەیەکم تەکابوری ئەبێ لەسەر شاخم بێم و بنی شاخ بەشکەم وێنەیەکم تەکابوری ئەبێ بیوەم شەوێک لە خزمەت یاومگەرەکی وێنەیەکم تەکابوری برا ئیشی من بۆ نمونێژم من سێ برایترم هە یەکێ لە براکانم لە خوا بەزیایە فەوقی تەخەسوسە یەکێکیان کردومە بە باوکی خۆم چون زۆر لە من پیاوترە ئەوە کانیان هەرێکی و جۆرە تۆ قبوڵەکەی من کاکەم بنێنم بۆ را بەرنامە بکە جیاتی منە نەخێ کاکە گیان گشت کەسێکە توانێت کاری ئاسایی بکای ئێمە بووینەسە کەسێکە توانین کارێکی بچووک بەڵام نائاسایی لە وڵاتەوە بگرینە ئەستۆ تۆ ناوێ بۆ کارە ئاساییەکانی تر گشت کەسێکەکان بۆ نمونە توێژەری گەرەکە من بیکەم بۆ خێزانە
ئەوە 300 دەرووناس گشتیان عیادیان هەیە وەلێ هیچ کامیان ڕوودا و بانگی ناکا بێژە بێ لێرا بابەتێ بکە. من بابەتێکەکەم بۆ کولی کوردستان بێڵە با من ئەم ئیشمە بکەم ئەو ئیشی چە ئەوانیش اختصاسیان هەو لە ڕاجیان نییە ئیش بکەن لە عیادەکەیانە ڕێیانە عیادەی گرتووە کرێ ئەدات بۆ تۆ دەرسی خوێندە بڕۆ پارە بدە بەبێ منەت ئیشی خۆ بکە. ئێمە زۆر کەوتینە سەبەری زەحمەتی ئەم شتە ئەبێ بەرچاو بکرێت و بەشێکی تر باز بڕێکات 100 زەنگەدا کاری زەروریمە کاری زەروریمە وا پێێتی وەزانیتە مردی خەریکە ئەمری وەزانیتە نەگەی پێی ئیتر ڕووداوێکی گەورەوێ تێ تۆ چی لە محازەرەکەشمەوە ئەمە هەموو شوێ خۆتان شایەتن هێوە لە لۆبیەکە ئەمان نێژن برا منە بێ بڕۆم تەلیفۆنەکانم جواب ئەچم چی 100 دانە تەلەفۆنم بواتێ درەنگی چێ وەلێ وەختی ئەچمە دوایانەوە چی بڕێکیان وە ئەوە ئەلحاحیان کرە مهم وەختی ئەچم چی خوا ئەزانێ بای ئەوە نییە من کاتی بۆ دابنم قسەکەی بای ئەوە نییە گوێی لێبووری ینی تر ئینسان بێتاقەتەوێت تۆ پەیجێک خریاسە بەردەستی ئەو خەڵکە بۆ خزمەت یەک دانە ڕیکلامی پێ ناکرێت یەک دانە پارەی لێوە دەست ناکەی هیچ ناکەی و پەیجە بەس خزمەتەکە حتا یەک کەسی چم فاڵۆ نەکرێت چوون ئەگەر کەسێ فاڵۆ بکەی پۆستەکانی ئەو بۆ تێ کاتتە بە من لەو بەناوی منۆ زیاتر لە 15 پیج بەڵاو بووەسەوە فاڵەوەری 15 پیجەکەی نێزیک بە 1 ملیۆن کەسە نامە نووسێ بۆ ئەدمینانە من نازام چێ وەلێ ئەو ئەدمینانە خۆیانیان بە من ناسێژم تکایە بنووسن ئەم پیجە پەیوەندی بە دکتۆرەوە نییە و وڵامی کەسیش نادەین و بڕوا بێ ئەوان بەژێرا نامەکان ئەنێرن بۆن کورامە بەدبەختەوە هەژارە لە ڕۆژان نێزیک بە 100 دانە نامەتێ بۆ منێژن وڵامی بدەرەوە دێ هەر عیادەی دکتۆرێک ڕۆژێت دەدانە جوازی هەست نەخۆش وەربگرێ من عیادەی چم نییە دکتۆرەمە حەلەکەی چیەمە ساس لە مۆبایلەوە ها حەلەکەی پێشمانکردە شوێنێکەوە کە هەستەکەی بابەتەکە لەم تەلەفۆن و تەلەفۆنکاریە گەورەترە حەلەکە ئەوەیە کە ئەم بابەتە بە وردی لەسەر یەکشتی پەیوەندیگرتن بێ وردی یەک بابەتی بۆ بکرێت وڵام داواکردن یەک بابەت اختصاس یەک بابەت جەرەسکردن هەموو شتەکان یەک خاڵی مەسن هەر فرە بچووکی موبایل بێژم برا ئەسن هێمە قەینا ئێمە قیرروسیا هەرچێکمان پێکرێت باش لە پۆلیس بپرسن بزانن نامەنووسین لە مۆبایل ئەو قسەکردن بۆ مۆبایل چەنێ هۆکاری دەعامە لە وڵاتە ڕاست هەر دەعامی مۆبایلی ناوی سیارە ئادەی بپرسن لە دادگا مۆبایل بەکارهێنان و وێنەگرتنی دزەکی لە یەکتری و وێنە یەکتری دزین و سەوتی یەکتری دزین هۆکاری چەنێ تەلاقە لەم کۆمەڵگا بزانە تۆمەت لە یەکترداین و لە تۆڕە کۆمەڵایەتەکانە لە سۆشیال میدیا و تاوانە سایبریەکانی مۆبایل بووەسە هۆکاری چەند کەس وانە زندانە و چەند کەس وڵاتی ئەوە بانکی نییە چەند کەس پارەکەیان لە باخەڵی بە غەشت دەرهاوردێ ئەبێ لەسەر ئەم بابەتە قسە بکرێ بە زیرەکی دەستکرد زیرەکی دەستکرد چوەسە سەری مۆبایل بزانین ژیانی خەڵکی چی پێ کردێ ڕاستە بەرنامەیەکمان لەسەر و بابەتە شەبێ دکتۆر چی بکەین چۆن ئێوە مەسەلەن ئەگەر خەڵکێک هەبێ گوێ لێەوە بگرێت نەسیحەتی چیەکەن لەسەر ئەم بابەتە بابیکەین بە کۆتایی بەرنامەکە بێگۆمان ینی کێشەمە نەمەسەلی تەلیفۆن تەنەیە وایە گەلک جهادە گەلک سوحبەتەدا ئەو مەسەلی ئێتیکێت مەسەلی ئاداب پێویستە و وەکی گۆ دکتۆر خانیژی ئیشارەت کرد دەرمانی عیلاجی یەکەم پەروەردەیە تربیەتە و ئەو تربیەت دەستپێک ژمالێ دەست پێ دکێ وەلاکن ئەگەر کەسێک هەبێ مگوهدار بکە من ڕجایی ژێ دەکەم مامی عەزیز دایکا قەدرگران برایمی دەلال خوشکا هێژا بەهوەر بکە مە 24 سەعەت هەنە 25 سەعەت نینن 8 سەعەت بۆ ڕازان 8 سەعەت بۆ ئیش و شغل ما 8 سەعەت 2 سەعەت 3 سەعەت بۆ لە مێژ و خوارن ما 5 سەعەت زاڕۆی من هەنا بیرەکە من هەیە ژیانە می تایبەت هەیە قبولی بکە گۆجارنە من نەڤالامە دووەم ڕجا دکم تەلیفۆن نەش بۆ لەیستۆکەیە تەلیفۆن نەش بۆ خاترێت وەنسا خۆبێنێ تەلیفۆن وەسیلەکە گوت حاجەتەکی ئەدا بکێ ئەگەر پێویستیاتە پێنینە ئیزعاجە غەیری خۆنەکە ئەگەر هاتوتە تەلەفۆن کرد سپیشتی 3 جارە من بەرسڤاتە نەدا قبول کە گۆ من حەز ناکەم بەرسڤ بدم بە هەر هۆکارێک بێ بە هەر هۆکارێکی
ئەگەر هاتوومە بەرسڤات تەدا نەخە سەرێ خۆ دەگوت محوەری ژیانە منی گەرەک ئەستە ناس بکەم یەکسەر بێژە من فلانم ڕێجا دکەم سوحبەتا زێدە پێویست ناکێ ڕاست ژێ زێدەتر بێ ئیزنا من بێ ئیزناوی وی دەرباسی گروپێ واتسئاپە نەکە بێ ئیزنامە بێ ئیزنا خەلکێ ڕسمی وینا بەلا نەکە ji ber ku ewa xusûsiyeteke goman dikim got tijî bo xwe qebûl nakê qebûl ke got em jî qebûl nakin spas bote تاو ڕاست ڕاست وڵای من لە کۆتاییە بە ئەو حەزەکەم ڕاستکردنەوەمان زۆر پێویستە بەڵام مەسەل بۆ نوێیەکێک لەو سیمکارنە کە ناوی فریە پێڵەن بەلاشە باش هەموو مانگە 10,000 تێکەن 10,000 یعنی 330,000 تمەن مۆبایل لە ئێران 330,000 تمەن خەڵکتەیەکە ناوی بەلاشیە یعنی کە تەلەفۆنەکەم بەلاشە منەتی نییە 10,000 دیناری تێکردووە ناوی ئەنا بەلاشی ئەو بەلاشێ بۆتە قوڕ بۆ ئێمە بالضبط قوڕیان بۆ ئێمە ئەوە گرتووە بیرەکاتەوە بەلاشەکە خۆی نەکە هەر دەکە ئەڕوا باڵە 10,000 تێکردەوە بۆ ژنەکەی لە ماڵ بەجێ هێشتووە قسە لەگەڵ خوشکیاکە تاوانە ڕۆژی 3 ساعتیە ئیکا بۆ تاوانێت ئەکەوێتە گیانی مەلاکان تەلەفۆن بۆ مەلاکە مامۆسە خەوم دی مامۆسە نازام چی مامۆسە خەسووم وایوت مامۆسە یعنی دانیشەوە 25 دقە و 40 دقەتێک مامۆسایەکی ئاینیا قساکە من باس لە معاناتی یەکێک لەوان ناکەم دڵنیام هەموو پیشەکانە و معاناتیانەیە ئەی نابێ من سیارەکەم لای فیتەرە و موبایل چاکەم نابێ من کێشت هەیە کە کێشە و مەشاکل خەڵکی تایبەتمەند بۆ ئەمەیە لژنەی فتوا هەیە محکەمە هەیە وەسائل هەیە ئەگەر هەر عیلاج نەبوو ئەتوان ئێمە هەموو یعنی کاک دەروون کێشەی دەرونی دەرن بەلای ئەمە من پرسیار لە کێیەکەی کێشەی دەرونیە مەوزوعێکی نەفسیە تێ بەلای من کێشەی فیتەریە تێرێ بەلای من کێشەی میرات کێشەی تەلاقە کێشەی تەهارە زەکاتە بە تەلەفۆنیش نایبڕێتەوە کاتێک کە پێڵەی مەجالم نییە یا جواب نادەی لەسەر یەک تەلەفۆنت بۆ کات 15 تەلەفۆنت بۆکە مناڵێم یەک ڕۆژ سەیری مۆبایلەکەت بکە بۆ کێ تەلەفۆنت ئەم 6 پرسیارە لە خۆت بکە کێ بۆ چۆن چی کەی چەند ئەم 6 پرسیارە بۆ کێ کردت بۆچی بۆت کرد چۆن قسەت لەگەڵی کرد چیت پێویست بوو کەی کردت چەندێک قسەت کرد یەک ڕۆژ محاسبە و محکەمەی خۆت بکە تا بزانی کەوا ئەم ڕێگانە ئەیگریتە بەر لە تەلەفۆنە ڕێگەیەکی زۆر هەڵەیە و پێویستمان پێ تەکیەتەکانمان ڕێککەینەوە لە بابی تەلەفۆنە بۆ ئەوەی نەبینە زیان بۆ خەڵکی جان یەک تشتی حەز دەکەم ئیشارەت بکەم بە تایبەت پرۆگرامی تەواصلی دە واتسئاپ ڤایبەر ئەی جار هەیە من تووڕەت بم من قسەکی نەشێرین بۆ دەدشێنم باش یەکسەر تێمە هێشێ خۆ حەزفی دکەم سیل دکەم یانجی جار هەیە تپرسێکی سوالێکیش من دکە وەک مامۆستای ئاینی من بەرسیوی غەڵەت دم یەکسەر من حەزفی دکەم سێل دکەم پسمان پێویست ناکێ هەرێ پرۆگرام و ئاپێ سەختە بێنێ کە ئەو دەنگی گۆ مامۆستا یان درونی حەزف کردیە چ بوو ئەوە تەجەسوسە ئەو تەجەسوس ژی حرامە دەستخۆش یا دکتۆر هەندێک بابەتەیە ڕەنگە ئێستا من لە بەرنمەیەکە باسم کروتم ینی مرۆڤایەتی غڕوری گەیشت بۆ زۆر شوێنێکی بەرز بەڵام دەردێگاتە پێشەوەکو کۆرۆنا مەسەلەن فێری دەشتنی کردی یعنی ئێستا خۆم بۆ خۆم ڕەنگە ڕێ بە خۆم نێ ئەم قسانە بکەم بەڵام هەندێک قسەی سەرەتایی هەیە لە تەلەفۆنە زۆر ئاساییە مەسەلەن بۆ نمونە ئێمەمانە ڕەنگە تۆزێ ناسراو بین بەڵام من لە ژیانی ئاتادیژا کاتێک کە تەوقە لەگەڵ تۆواکەم هەر ئەڵێم دەروون یعنی ئەمە ئەگەر ترامپیش بێ بە سەقافەی ڕۆژاوایی کاتێک کە تەوقە لەگەڵ زەلامێک ئاغەڵە ترامپ خۆ ترامپ بەناسین ینی خۆ جۆرج بوش دەناسین بەس ناوی خۆیڵێ ئەو نەک ڕوبەڕوو لە تەلەفۆنە جارێ 5 دقە بەزەڵە چۆن نامناسی کاکە ناوناسم کاکە بیرم ئیتر تۆ بە زۆر ئەو کاتە غەڵەتەوە یا هەندێک وشەی بەسیط ینی بۆ نمونە کاتەکەی گونجاوە ڕەنگە کە کابرا هەروواڵێ هەر لە خۆتۆ تۆ ئەگەر گونجاویش نەبێ بۆیە گونجێنی باشە مەسەلەن هەندێک گوشەی بەسیط کە زۆر کەم بەکارێ لە ناو خەڵکی ئێمە یا مەسەلەن ئەو نامەی کە باسم کرد ئەنووسێ سڵاو تەک ئەینێرێ چۆنی تەک ئەینێرێ نامناسی تەک ئەینێرێ یعنی ئەمانە شتی بەسیتە بە حەزەکەم لەسەر ئەو بابەتانە تۆزێکی بچووک بێژم جان وەختێکانە تەقی دەرگا ئەدەی دەرگای ئیدارەس یا دەرگای ماڵە جیاوازە تەقەکان بەڵام وەختێ تەقی دەرگایەک ئەدەی مەبەست لە تەق چییە؟ مەبەست لە تەقەوەیە ئەی کەسێکە وایتە پشتی ئەم دەرگاوە و ئێستا تەنیایی
لە تەناییە مافی بڕێ کاری هەست کە لە کۆمەڵان نێس ئێمە لە تەناییە خۆمانە شوین جل ئەگۆڕین ڕیشمان ئەتاشین سەر ئاوەکەین بۆچی ئەچینە تەنایی چون ئەمانە ئیشی کۆمەلگانیان بەبەر چاوی کۆمەلگان لوتی ئەبێ پاکەیتەوە بۆیە من تەقەدەم تۆ تەنایی ڕەنگە لە تەناییە مەعزرەت مەسکاوران نەخۆشێت قڕقێنەیەکی داوێ بۆنی ئوتاقەکەی گەنمێ تۆ تەقەدەی بێسە دەبا دەلاقێلا داعەترێ بۆ شوێنێ ئەم بۆنە تۆ پیا نەگەی تەق بۆوەسە ئەو کەسە شەرمەزار نەبێت تۆ بچیتە بانی سەری شاید جل بگۆڕێ کە تەقدا ئەبێ بێسی ئەوەندەی ئەو بتوانێت خۆی کۆکاتەوە تەقی دووەمە دەی بۆ ئەوەیە کە ئەگەر خۆی کۆنەکردەسۆ ئاگادار کاتەوە بێژێ بوەستە تا خۆم دەرگاکە بۆکەمەوە تەقی سێم بۆوە ئەدەی ئەگەر کەسەکە کەسی تایبەتی خۆتوێت من ئەمەم لە 28 هەڵقە لە ژیانی شارستانیە لە تەقۆ دەسم پێکرێ تا مافەکانی مردم لەسەر کۆمەلگا کە نۆ ئەمنیەتە بێ دەوڵەت تەمینی بکە ئەچواتە ژوورۆ تەقی سێمە دەی بۆەوەیە کە ئەگەر ماڵی کورتە ماڵی کچتە نەکو لیان قۆمیاوێ نەکو نەخۆشون ئیتر سێهەم تەق نایە بێژێ وازی کەم بەشکەم دراکە وازکەم خەوتوێ هەڵی بسێنم وەلێ ماڵی غەریب بەس تۆ حەقنیە بڕۆیتە ناو ئەتوانی ئیسایتە بنەوێتە تەلەفۆن بۆ شتێکی تر تەق هەدەفی ئەسڵی تەقداین سڵاوکردن بە دەنگی بەرز ێژە کابرای شوان و لە کەژە و ماڵەکەی لە کەژە و هەمیشە هاتە بۆ ماڵ لە دووری ماڵەوە دووسێ قفەیەک وتیان ئەم قفە چیەکەی وتی گاز ژنەکەم غەڵەتێکی بێت مناڵەکەم غەڵەتی بێت گویانوە دەنگمەوێتێت و حەز ناکەم بچمە بانی غەڵەتەکە جوان با کۆیکەن ئیساتە تۆ بەخوا من بخوا ئەگەدارە بۆ ماڵی خۆمەچمەوە ماڵی خۆم زەنگێکی دەرگاکە دەم ئەگەر بزانم مناڵەکان وانە ماڵە لەو لا کلیلەکە کەمەقەی دەرگاکە کوڕ و کچی خۆ من لە ماڵە ڕاست کوڕەکەمەوە تەنیاوە لە ماڵە گاز جلەکانی جۆرێک کوێت گاز چیکە بوو بڕۆمە بانی سرێم کوڕمە بە شەرمەزاری بیبینم خۆلاسە تەق ئەدەی یێژی ئەی کەسێکە وای لەو تەنایە و مافی تەنایی و حەریمی تەنایی قەرارە من بێم تێ ئیجازە دەی بێم تێ و ئەگەر چوومێنە ینی تۆ مافها ڕێزە هەیە منیش هاتم هەمان ماف و ڕێزم هەیە گەیشتین بە یەک با ئەو ماف و ڕێزە نەشکێت کۆتا قسەم ئەمەیە تەلەفۆن ئەگەر زەروری چوو هیچ پەیامێک نییە بە 3 دقە نەگەیت تۆ تەلەفۆنەکە 1 سەعات و نیم مەشغوڵە 1000 کەسی ئەجەلی ئستراری ئیشی پێ بێ ڕێی نییە قسەتەکە بکە تۆ زەنگە دەی بۆ من 1 سەعات و نیم تەلەفۆنەکەی من مەشغوڵەکەی زانی منی لە کۆمەلگایشدا بڕیە تەلەفۆن 3 دقە خۆشکن ناتوانن یەکتر ببینن چیمان لێ ناوە و تامی چێشتەکە چۆن و کوڕی فلان ژنی خۆش دەست خۆش خەریکە ئێمە ژێگەین بە تەلەفۆنەکە هەمیشاڵم هیوادارم شتێکمان کرد بێن بابەتە بابەتێکی زۆر سادەیە گەر هەر ئینسانێک هەر کورد زمانێک نیەتی هەبێت چاکسازیەک لەم دۆخەی خۆیان بکات کە هەمومان ڕۆژانە بەریەکەوین زۆر ئاسانە کاتێکی خۆش بۆ توش